يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ خۆی پەروەردگاری جیهانیان و درود و سڵاو بۆ سەر گەورەی پەیامبەران محەممەد و خانەوادەکەی بەتێکڕا. بینەرانی عزیزی بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان، بەخێر بێن بۆ بەرنامەکەی خۆتان کە لە میانەوە هەوڵ دەدەین تیشک بخێنە سەر ئەو کەسانی کە قورئانی پیرۆزیان لەبەر کردو و تەمەنیان لە 15 ساڵ کەمترە، ئەو نەوجەوانانی کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە لە تەمەنی 6 یان 7 ساڵیدا لەبەریان کردووە و جوان دەیخوێندنەوە. ئەمڕۆ میوانێکمان لەگەڵا کە لە ئەمریکاوە هاتووە و هەروەها ئەو بە جوانی بە زمانی عەرەبی قسە دەکات. ئەبوبەکر محەممەد لەگەڵمانە. ئەبوبەکر چۆنی؟ سپاس بخوا. ڕێزدار بووین، ڕووناکت کردەوە. یەکەم جارە بیتە سەر شاشە؟ بەڵێ. یاڵڵا ئینشاڵڵا یەکەم جار و کۆتا جاریش نابێ. تەواو؟ کەواتە ئەبوبەکر محەممەدمان لەگەڵا کە تەمەنت چەندە؟ 10 ساڵ؟ 10 ساڵ. هەموو قورئانت لەبەرە؟ باڵێ. لە کەیەوە دەستت بە لەبەرکردنی قورئان کردووە؟ من دەستم بە خوێندنی قائیدەی نورانی کرد لەو کاتەی کە تەمەنم 5 ساڵان بوو و دەستم بە لەبەرکردنی قورئان کرد لە تەمەنی 6 ساڵیدا. جوانە. وەکەی تەواو بیت لە لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ کە تەمەنم بوو بە 10 ساڵ. واتە 4 ساڵت پێچوو؟ باڵێ. کەواتە بە 4 ساڵ لە تەمەنی 6 ساڵی تا 10 ساڵی هەموو قورئانت لەبەر کرد؟ باڵێ. بە جوان خوێندنەوەش؟ باڵێ. چۆن بزانین کە جوان دەیخوێنیەوە؟ چۆن بزانین؟ ئەی بینەران چۆن بزانن؟ گوێمان لە خوێندنەوەکەت بێ وایە؟ یاڵڵا با گوێمان لێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا إن كنتم تعلمون فإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين. بەرەکەت داربی. ئافرین. ماشەڵڵا دەبێ. کەواتە تۆ قورئانی پیرۆزت لەبەر کرد و بە 6 ساڵی دەست بە لەبەرکردن کرد؟ باڵێ. تۆ لێرە لە عەمان دەست بە لەبەرکردن کرد؟ باڵێ. باشە، کاتێ سەرەتا دەست بە لەبەرکردنی قورئان کرد ئاسان بوو یان گران؟ کەمێک ئاسان یا کەمێک گران یان چی؟ من دەستم بە لەبەرکردن کرد لە سوورەتە ئاسانەکانەوە. لەبەرکردن ئاسان بوو بۆم کاتێ دەستم پێ کرد. بە جوزئی عەممە دەست پێ کرد؟ باڵێ. تەواو سوورەتە کورتەکان پاشان کە لە جوزئی عەممە تەواو بووم دەستم کرد بە جوزئی زاریە تا سوورەتی ناسم تەواو کرد. جوانە. کەواتە لە زاریاتەوە بۆ ناس لەبەر کرد؟ باڵێ. جوانە. کەواتە تەمەنت چەند بوو کاتێ لە زاریات بۆ ناست تەواو کرد؟ 6 ساڵ و نیو. واتە باسی 6 مانگ دەکەین کە 5 جوزە تەواو کرد. باڵێ. باشە، جوانە. دوای ئەوە پاشان لەگەڵ مامۆستایەکی نوێدا دەستم پێ کرد و پێڕەی وانەکەیم دەکرد تاوەکو من لە ڕۆژێکدا 5 لاپەڕەم لەبەر دەکرد. ڕۆژانە 5 لاپەڕە؟ باڵێ. چۆن 5 لاپەڕت لەبەرە کرد؟ لە کاتی پشوودا بوو. من دەمویست قورئان تەواو بکەم. هیمەتیشت هەبوو؟ باڵێ. ئایا کاتێ 5 لاپەڕت بە ڕۆژێک لەبەر دەکرد کاتی بەیانیان لەبەرکردن دەست پێ دەکرد یان دوانیۆڕۆ؟ خشتەکەت چۆن بوو؟ من بەشێک لە لەبەرکردنەکەم لە دوای بەرە بەیان بوو. باڵێ. بەڵام من دوای عەسریش لەبەرکردنم دەکرد. پاشان دەستم کرد بە چەسپاندن یان دەورکردنەوە؟ نا،
دوای تەواوکردنی لەبەرکردن و پێداچوونەوە دەستم دەکرد بە خوێندنی ئەو وانانەی کە لە قوتابخانە فێر بووم. 5 لاپەڕە ئێستا بە درێژی بۆ باسکە چۆن 5 لاپەڕەت لەبەرە کرد واتە چەند کاتی پێویست بوو شێوازەکە چۆن بوو چۆن لەبەرتەکە ئاەت دێر لاپەڕەیەک نیو لاپەڕە بەسی ئەو ڕێگایان بۆ بکە 5 لاپەڕەت پێ لەبەرە کرد. من ئاەت لەبەر دەکرد دوای دوو ئاەتم پێوەست دەکرد. ئەو ئاەتی لەبەرت دەکرد گوێ لە دەگردیان دەخوێندەوە؟ نا دوو جار دەم خوێندەوە پاشان گوێم لێ دەگرتەوە. واتە دوو جار دەخوێندەوە لەبەرت بوو؟ بەڵێ. سێم گوێ لە دەگرتەوە؟ بەڵێ. پاشان هەیەتی دوای ئەوەم لەبەر دەکرد دوو جار سێم جار گوێم لێ دەگرتەوە و لەگەڵ ئاەتی پێشخۆی. واتە ئەو ئاەتانی لەبەرت کردبوو بۆوانی پێشەوە دەستبەستەوە؟ بەڵێ. جوان دوای تەواوبوونت لە نیو لاپەڕە دەچووی بۆ نیو لاپەڕەکەی تر نیوەی تری لاپەڕەکە جوانە بەڵام چەندێکت کات پێچوو 5 لاپەڕە لە ڕۆژێک واتە چەند کاتژمێر؟ دوو کاتژمێر. دوو کاتژمێر واتە باسی 5 لاپەڕاکە بە دوو کاتژمێر؟ بەڵێ. من وەرم دەگرت من پشوویەکم وەردەگرت لە نێوانیاندا لەبەر ئەوە لە ساڵێک تا توانیم تەواوی کەم. خێزانەکەت ناچاریان دەکردی بۆ لەبەرکردنیان خۆت پێت خۆش بوو دە تۆ پێت خۆش بوو لەبەر بکەی یان لەبەرت دەکرد تەنها لەبەرەی باوکو دایکت پێیان خۆش بوو؟ من پێم خۆش بوو. خۆت پێت خۆش بوو لەبەر چی؟ توانای لەبەرکردنم باش بێت. باش بێ؟ بەڵێ. بۆچی بە لەبەرکردنی قورئان هەست دەکەی کە دەوریت باشتر دەبێ؟ بەڵێ. و خوێندنەکەشت چۆن بوو؟ باشتر بوو؟ باشتر بوو بەڵێ. نمرەی زیاترت دەهێنا؟ لەبەرکردنی قورئانی پیرۆز لەبەرکردنی وانەکانی قوتابخانەی ئاسان دەکرد؟ بەڵێ. باشە دوای ئەوەی کە بە نزیکەی 6 مانگ لە زاریاتەوە تا ناسب لەبەر کرد وایە؟ بەڵێ. پێم بڵێ ڕێبازی لەبەرکردنت چەند لەبەر کرد چیت لەبەر کرد؟ دوای ئەوە لە یاسینەوە دەستم پێ کرد تاوەکو زاریات. جوانە. پاشان دەستم بە سوورەتی ئیسرا کرد. لە یاسین تا داریات چەند ماوەی خایاند؟ بە نزیکی 6 مانگیان زیاتر؟ نا چارەک. واتە نزیکەی 3 مانگیان 4 مانگ؟ بوو بە نزیکی 5 مانگ. پاشان لە ئیسرا تا سوورەتی ناسم لەبەر کرد و ئەمە کاتێک بوو کە من تەمەنم حەوت یان 8 ساڵ بوو. 8 ساڵ لە چ سوورەتێک؟ لە ئیسرا تا ناس. جوانە. پاشان دەستم بە لەبەرکردنی بەقەرە کرد تاوەکو هەتا سوورەتی هەتاوەکو سوورەتی مائیدەشم لەبەر کرد. پاشان لە پشوودا دەستم بە لەبەرکردنی 5 لاپەڕە کرد. هەموو ڕۆژێ 5 لاپەڕە؟ بەڵێ. و بە مانگێک نزیکەی 5 جزء تەواو کرد؟ بەڵێ. لە یەک مانگدا؟ نا واتە من هەموو کاتێک لەبەرکردنم باش نەبوو و دووبارەم دەکردەوە. کەواتە کاتێک لەبەرکردنت باش نەبوو کە ئەمەش پەیامێکە بۆ ئەوانی دایانی قورئان لەبەر بکەن کاتێک دەست بە لەبەرکردن دەکەن و باش لەبەریان نەکردووە دەوەستن تا ئەوەی لەبەری کردووە جێگیری دەکا وایە؟ بەڵێ. جوانە. باشە دوای ئەوە سوورەتی مائیدەت تەواو کرد؟ پاشان واتە من لە کاتی پشوودا 35 لاپەڕم لەبەر دەکرد. جوانە. پاشان کە دەڕۆشتم بۆ دەوام ڕۆژانە 1 لاپەڕم لەبەر دەکرد. 1 لاپەڕە؟ بەڵێ. بەیانیان یان دوای عەسر لەبەر دەکرد؟ دوای عەسر لەگەڵ مامۆستا؟ بەڵێ. جوانە. نا خۆم بەتەنیا. چۆن بۆ خۆت؟ واتە من لاپەڕەیەکم لەبەر دەکرد بەیانیان بۆ مامۆستاکەم دەوتەوە دوای بەرەبەیان. دوای بەرەبەیان دەچووی بۆ لای مامۆستاکەت؟ بەڵێ. جوانە. و تۆ پێش ئەوە لاپەڕی دیاریکراوت لەبەر کردبوو؟ بەڵێ. جوانە. دەڕۆشتی و دەدوتەوە؟ خوێندنەوەکەتی ڕاز دەکردەوە؟ واتە جاری وا هەبوو لەبەرکردنم باش نەبوو یارمەتی دەدام. یارمەتی دەدای لە جێگیرکردن؟ بەڵێ. باشە وە تۆ دوای بەرەبەیان دەڕۆشتی؟ بەڵێ. ناڕەحەت نەبوو؟ ئەو کاتە خەڵک دەیانەوێ بخەون؟ نا چونکە من زوو دەخەوتی؟ 9:30 دەخەوتم. باشە زوو بووە؟ بەڵێ. نوێژی بەیانی دەکرد و دەچوویتە لای مامۆستاکەت؟ بەڵێ. جوانە. باشە ئەگەر بڵێین تۆ بە 4 ساڵ قورئانت لەبەر کردووە تەواو؟
ئایا ئامۆژگاری هاوتەمەنەکانی خۆت دەکەی کە دەست بە لەبەرکردن بکەن لە چ ساڵێکەوە و ئامانجی لەبەرکردنیان چەند بۆ خۆیان دابنێن؟ هەر کەسێک ئامانجێک بۆ خۆی دادەنێ بۆ نمونە بە 4 ساڵ لەبەر بکە. دەکرێت بە کەمتر لەبەر بکەن بەڵام بە پێی یادەوەریان. بە پێی یادەوەری باشە و هەر کەسێک لەوەی تر جیاواز. بەڵێ جوان. واتە دوای ئەو هیمەتێک کە بۆ وێنە لای تۆ هەیە باسی ڕۆلی دایک و باوکت واتە دایکت باوکت ڕۆڵیان چی بوو؟ ئەوان بۆ تۆ چ کارێکیان دەکرد تا لەبەرکردنەکەت تەواو بکەیت و لەبەرکردنی قورئانی پیرۆزت خۆش بوێ چ کارێکیان بۆت دەکرد؟ ئەوان ئامۆژگاریان دەکردم دەیانوت ئەگەر قورئان لەبەر بکەیت ئەوە یادەوەریت بەهێزتر دەکات و خوێندنەکەشت باشتر دەبێت. جوانە. و تۆش بەگوێی ئەوانت کرد. بەڵێ. بەڵام ئایا ناچاریان کردی بۆ لەبەرکردن یاخود لە لای تۆ خۆشەویستیان کرد و پێت خۆش بوو؟ هەندێک جار کە من لەبەرم دەکرد پێم خۆش بوو جارجاریش نا. جوانە. ئەمە ئاساییە واتە هەموو مناڵان بەو شێوێن. بەڵام ئێستا کە تۆ بووی بە حافزی قورئان و تۆ بیرت دێتەوە ئەو ڕۆژانەی کە باوکو دایکت ناچاریان دەکردی و تۆ لەبەرکردنت پێخۆش نەبوو واتە ئەگەر دروست بێ بڵین تۆ ماندوو بووی بەڵام ئەم ماندوو بوونا بەسوود بوو یان بێسوود؟ بەسوود بوو. ئێستا چی بە دایکت دەڵێ دوای ئەوەی قورئانی پیرۆزت لەبەر کرد؟ سپاسی دەکەم چونکە ئەو ڕۆژانێک ناچاری دەکردم کە من حازم لە لەبەرکردن نەبوو. کەواتە جاری وا هەیە مرۆڤ ناچار دەکرێت بۆ کارێک بەڵام خۆی پێی خۆش نییە بەڵام خێر و چاکە لە ئەنجامەکانی کۆتاییدایە. باشە کاتێک قورئانی پیرۆزت لەبەر کرد پێم بڵێ ئایا هانی براکان و خوشکەکانت ئەدەی؟ برا و خوشکت هەیە؟ بەڵێ. چەند برات هەیە؟ سێ خوشکیش. سیانیان کچن وایە؟ بەڵێ. هانیان دەدەی بۆ لەبەرکردنی قورئان؟ بەڵێ. یارمەتیشیان دەدەی؟ بەڵێ. چۆن یارمەتیان دەدەی؟ گویان لێ دەگرم. جوانە. و خوشکەکەم کە 8 ساڵانە فێری دەکەم کە واتە ئەو دەزانێت چۆن لەبەر بکات بەڵام جاری واشە نایەوێت لەبەر بکات واتە دەڵێت کارێکی گرانە. منیش فێری دەکەم پێی دەڵێم 2 جار بخوێنەرەوە. کەواتەوەی کردوتە فێری دەکەی؟ بەڵێ. جوانە. کەواتە جوانی لەبەرکردنی منداڵان بۆ قورئانی پیرۆز لە سوودە زۆرەکانی ئەوەیە کە تۆ سەرکردەیەک ئامادە دەکەی مامۆستایە ئەو تەنها بۆ خۆی حافظ نییە کو ئەو دەگوێزرێتەوە لە قوتابیەوە بۆ مامۆستایەک بۆ پێلەبەرکردن و ئەم ڕۆڵە تەنها کورت هەڵنایە لەسەر قورئانی پیرۆز بەڵکو ئەم کارە ڕۆڵی خۆی دەبێ لە کەسێتی مرۆڤدا دوای ئەوەی کە گەورە دەبێ بە سیفەتی سەرکردەی تێدا دەبێت سیفەتی گۆڕێنەر و چاکساز. باش ئەبوبەکر محەممەد ناوت ئەبوبەکر باوکت ناوی محەممەدە. باشە باوکت ڕۆلی هەبوو؟ بەڵێ. دیاری بۆ کڕیوی وایە؟ بەڵێ. کۆتا دیاری چی بوو کە بۆی کڕیت؟ سکێت. جوانە. ئەمە بە بۆنەی تەواوکردنی لەبەرکردنی قورئان بوو؟ بەڵێ. باشە باسی قوتابخانەم بۆ بکە. پێشبڕکێت هەبوو؟ من پێشبڕکەیەکم هەبوو کە بۆ هەموو سوورەتی نور بوو. جوانە. وەوتمەوە و یەکەم بووم. جوانە. و پێشبڕکێکی تر نا ئەمەیان پێشبڕکێ نەبوو بەڵکو داشکاندن بوو. کاتێک کە چوومە قوتابخانە بەوتنەوە چەند بڕگەیەکی کەمم وتەوە گوێیان لە هەندێ بڕگەی من گرت لە قورئانی پیرۆز؟ بەڵێ. تا داشکاندنم وەرگرت. داشکاندنت بۆ کرا؟ بەڵێ. داشکاندنت بۆ کرا چونکە تۆ حافزی قورئان بووی؟ بەڵێ. جوانە. و هەروەها لەوانەیە ئاهەنگیشیان لە قوتابخانە بۆ کردبی؟ بەڵێ. چونکە قورئانت لەبەر کردبوو؟ 2 جار. بەڵێ. ئایا ئەمە کاریگەری لەسەر دەروونت هەبوو واتە تۆ خەڵکی دەبینی کە لەبەر تۆ دڵخۆشن چونکە تۆ قورئانی پیرۆزت لەبەر کردو و دیاری دەدەنێ ئەم دیاریانە دڵخۆشکەر بوون بۆ تۆ؟ قوتوویەکی چۆکۆلاتەیان بۆ هێنام. جوانە. منیش هەر لەوێ خواردم. بەتام بوون؟ بەڵێ. باشە ئەم دیاریانە لە دنیا وەرتگرت و دڵخۆش بیر دەکەیەوە کە دەبێت دیارەکانی بەهەشت چۆن بێ؟
گەورەیە 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 وایە باشە گوێبیستی خوێندنەوەیکی ترت بین هەچیە بەڵێ یاڵا تا داوا بکەین لەخوا کە بەرەکەت بخات ئەم بەرنامەیەوە و بینەران و بیسەرانیش بەرەک أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هنالك دعا زكريا ربه قال رب هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب أن الله يبشرك بيحيى مصدقا بكلمة من الله وسيدا وحصورا ونبيا من الصالحين. سپاس بۆ خوێندنەوەکە. ئێستا باباسی ئەو مانایانە بکەین کە تۆ سوودت لێ وەرگرتوون لە کاتی قورئان خوێندندا. تۆ مانای وشەکان و تەفسیر و ئەو چیرۆکانی تێدا بوو دەتپرسی؟ واتە کاتێک مامۆستایی دووەمم تەفسیرێکی بۆ هێنام ئێمە دەمان خوێندەوە ئێمە نیو کاتژمێر گوێمان دەگرت و نیو کاتژمێری تر خەریکی تەفسیر واتە لە سەرەتادا من پەیڕەویم لە شێوازێکی ئەمریکی دەکرد من دوو کاتژمێر لەگەڵ مامۆستاکەمدا بووم. شێوازی ئەمریکی واتە چۆن؟ ناوی هۆمسکۆڵین بوو لە خوێندندا؟ بەڵێ واتە لە ماڵەوە بۆ ماوەی 2 تا 3 ساڵ پەیڕەویم کرد پاشان چوومە قوتابخانە. بەڵام من کاتێک لە هۆمسکۆڵین بووم من کاتژمێرێک و نیو گوێم دەکرد ئەوەی تری بۆ بابەتەکانی تر بوو واتە بەڵام هەموو ڕۆژێک تەفسیری تێدا بوو. تۆ کاتێک کە تەفسیرەکان دەخوێندەوە ئایا هەست دەکرد بۆی کە زیاتر دەتوانی جێگیرکردن بکەی؟ لە سەرەتادا نا واتە دواتر بەڵێ دوای گەورە بوونت؟ بەڵێ وە تێگەیشتی کاتێک کە تەفسیر دەخوێنیتەوە ئاەتەکان لە بەرکردنیان ئەو کاتە جێگیرتر دەبێت وایە؟ بەڵێ باشە چیرۆکێکت بەبیر دێ یان مانای ئاەتێک یان وشەگەلێک کە لە قورئاندا خوێنبێتەوە کە تۆ زۆر زیاتر خۆشت ویست بێ؟ سوورەتی یوسف. سوورەتی یوسف؟ بەڵێ. بۆچی؟ ڕووداوی زۆری تێدایە. جوانە ڕووداوی زۆری تێدایە. بۆ نمونە ئەوەی کە لەبیرتە لە چیرۆکی سوورەتی یوسف؟ یەکەم ڕووداو ئەوە بوو ئەوەی کە یوسف خەوێکی بینی ئەو 11 هەسارەی بینی خۆڕ و مانگیشکە سوژدەیان بۆ برد پاشان ڕۆژت بۆ لای باوکی و چیرۆکەکەی بۆ گێڕایەوە. چیرۆکەکە کەواتە تۆ لەبیرتە کە چۆن خەوەکەی بینی و قۆناغەکانی تریش تا ئەمە چیرۆکێکە کە لە سەرەتاوە خەمی تێدایە بەڵام لە کۆتاییدا ئەوە بوو ئالەوێدا خێر و چاکێکی زۆر بۆ گەورەمان یوسف هەبوو. سەلامی خۆی لەسەر. باشە ڕۆڵی ناوەند یان قوتابخانە لە لەبەرکردنت بۆ قورئان دایکت باوکت مامۆستا دەچوویتە لای مامۆستا و ئەویش دەهات بۆ لام. باشە ڕۆڵی مامۆستا چی؟ پێی لەبەر کردم و فێری کردم واتە عەرەبی زمانی عەرەبی و فێری شەرعی کردم و هەروەها بابەتەکانی ڕەوا و ناڕەوا واتە لە شەرع. باشە مامۆستاکەت ناوی چی بوو؟ مامۆستا ئەنەس. ئەی مامۆستاکەی پێش ئەو؟ مامۆستا سامیر. کەواتە ئێستا چیان پێ دەڵێی؟ سوپاسێکی زۆریان دەکەم و مامۆستا سامیر لەبەر ئەوەی ئەو چوونە ناو قورئان خوێندنەوەی فێر کردم و مامۆستا ئەنەسیش چونکە قورئانی پێ لەبەر کردم. جوانە ئەی چی بە باوک و دایکت دەڵێی؟ سوپاسیان دەکەم چونکە ئەوان هەندێک جار ناچاریان دەکردم و دیاریشیان پێدەدا. بێگومان ئێمەش هەروەها
سپاسی هەموو دایکان و باوکان و هەروە هەموو مامۆستایانی بەڕێز دەکەین، مامۆستایانی قورئانی پیرۆز بۆ پێگەیاندنی حافزانی کتێبی خوا. باشە کاکە ئەبوبەکر، ئەگەر بڵێن پێشەوەی ئامۆژگاری ئەو منداڵانە بکەیت یان ئەو لاوانەی هاوتەمەندن وەک کچانیش کە زۆر حەز دەکەن یاری بکەن، کە هەمووان حەز دەکەن یاری بکەین وایە، بەڵام جاری وا هەیە نایانەوێ قورئان لەبەرکەن یان بەلایەنەوە سەختە، چه ئامۆژگاریەکیان دەکەی؟ ئامۆژگاریان دەکەم کە قورئان لەبەر بکەن، تەنانەت ئەگەر چارەکە لاپەڕەیەکیش بێ لە ڕۆژێکدا، ڕۆژی چارەکە لاپەڕەیەکیش بێ تاوەکو سوود لە چاکەکەی وەربگرن. جوانە؟ و هەروەها ئەوەی لەبەری دەکەن و دەیخوێنەوە کاری پێ بکەن. جوانە. تۆ ئێستا کە یاری دەکەی لەگەڵ هاوڕێکانت یان لەگەڵ براکانت، جاری وا هەیە منداڵان هاروهاجن وایە؟ بەڵێ. مامەڵەیان لەگەڵ دەکەی وەک پێش لەبەرکردنت یان دوای لەبەرکردن کارەکان گۆڕان و مامەڵەت باش بوو؟ واتە کەمێ هاروهاجیت ماوە وایە؟ بەڵێ. زۆر ئاساییە ئەم هاروهاجیانە هەردەمێنێ، بەڵام ئێمە باسی لەبوردن دەکەین بۆ وێنە. چاوپۆشیکردن، ئایا چاوپۆشی لە خوشکان دەکەی کاتێ هەڵە دەکەن؟ چونکە تۆ قورئانت لەبەر کردو و قورئان وات لێ دەکا زۆر بەبەزەیتر بی؟ بەڵێ. وایە؟ بەڵێ. جوانە. باشە ئێمە باسی مامۆستاکان دەکەین بۆ ئەوەی لەسەر ئەم خاڵە بوەستین. ئازیزانی بینەرمان، ڕۆڵی مامۆستا زۆر گرنگە و ڕۆڵی دایک و باوک زۆر گرنگە. ئەوان هەریەکەیان ڕۆڵی ئەوی تر تەواو دەکا، بەڵام داواکراو لە دایکان و باوکان ئەوەیە کە هەوڵ بدەن و کۆشش بکەن بگەڕێن بە دوای مامۆستایاندا. جاری وا هەیە تۆ مامۆستا دەست ناکەوێت، پێویستە بگەڕێ، هەر وەک چۆن ئێمە دەگەڕین بە دوای قوتابخانەی تایبەتدا بۆ منداڵەکانمان، بگەڕین بە دوای مامۆستایانیش بۆ قورئانی پیرۆز، تاوەکو بۆ ئێمە و بۆ ئێوە ڕۆڵەیەک پێ بگەێنن کە حافزی قورئان بن. باشە کاکە ئەبوبەکر، پێت خۆشە لە داهاتوودا ببی بەچی؟ تۆ ئێستا قورئانت لەبەر کردووە و تۆ لە کام پۆلی قوتابخانەی؟ 5. ئایا ئارەزوومەندی و تەمات هەیە کە ببیتە پیاوی ئاینی، ببیتە پزیشک، ئەندازیار؟ ببمە پزیشک. پزیشک کە ببیتە پزیشک؟ بەڵێ. و بەردەوام بی لە زانستە شەرعیەکان؟ بەڵێ. دەورکردنەوەی قورئانی پیرۆز، هەروەها داواکردنی زانستی شەرعی؟ بەڵێ. ببیتە شەرعزان، پزیشک و شەرعزان وایە؟ بەڵێ. خۆشە، بەڵام دەبێت نەرمونیان بی لەگەڵ قوتابەکان، نەک توندتیش وایە؟ توند نەبی. ببم بە شەرعزان. شەرعزان باشە. گەویستی خوێندنەوەی کۆتاییت بین ڕاتچیە؟ دەکرێت جوزی ئەمە بێ یان ئاەتێکی تر؟ باشە. طيب تفضل. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يريد الله ليبين لكم ويهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم والله عليم حكيم. بەرەکەت داربی. ئافرین. سپاس بۆ تۆ کاکە ئەبوبەکر. سپاس مادومان کردی. باشە خوا پاداشت باتەوە. سپاس بۆ ئێوەش ئازیزانی بینەری بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان. بەویستی خوا پێتان دەگەینەوە لە ئەڵقەیەکی نوێدا لەگەڵ قورئان خوێنێکی نوێدا و تا ئەو دیدارەش بەخواتان دەسپێرین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان. يا حامل القرآن